گەڕایەوە ئەو زەویەی کە تێیدا هاتە دنیاوە. هەموو ئەمانەش هاتوون ماڵ ئاوایی لێ بکەن و بۆ ئەو خزمەتی کە پێشکەشی مرۆڤایەتی کردووە سوپاسی بکەن. پرۆفیسۆر یەحیا حەمید ڕەزا یەکێکە لە زانایانی بواری پزیشکی و خەمخۆر بۆ دۆزی نەتەوەی کورد کە 79 ساڵ تەمەنی لە خزمەتی نەتەوەکەی و بواری پزیشکی و دۆزینەوەی چارەسەری نەخۆشیەکان بەڕێکرد. خەسارەتێکی گەورەیە هەم لە کورد و هەم لە کوردستان و هەم لە شاری کەرکووک بە تایبەتی کە ئومێدمان زۆرە ئینشەڵا لە داهاتوە نەوەکانی تری میلەتەکەمان شوێنی کاک دکتۆر و شوێنی هەموو ئەو کەسە شارەزا و پڕ ئەزمون و بەکەڵکانەی کە پێویست و بەکەڵک بوونە بۆ خەڵکی کوردستان بۆ خزمەتکردنی خەڵکی کوردستان شوێنیان بگرنەوە. زۆر ئینسانە زیرەک بوو، زیرەکەی لە عەقڵ بەدەر بوو، کوڕێکی زۆریش پاک بوو. ئیتر کە ئادایی تەوا کرد بۆ سەخارەت مایەوە لە ئەڵمانیا و دکتۆرای وەرگرت و بۆ پرۆفیسۆر لە جراحەتی ئیختیساسی وەرگرە. یەحیا حەمید ڕەزا دەلۆیی خاوەنی 6 بڕوانامەی دکتۆرا و بڕوانامەی پرۆفیسۆرە و ناوی لە نێو کتێبی ئەنسکلۆپیدیای 100 کەسایەتی بەناوبانگی ئەڵمانیایە و لە هەموو جیهان وانی بە پزیشکان وتۆتەوە و لە کوردستان و کەرکووکیش زیاتر لە 100 سمینار و 1000 نەشتەرگەری خۆبەخشی ئەنجام داوە. حەزی ئەکرد بە زوندویی بێتەوە پێشمردنەکەی، بەڵام یاریدەر نەبوو، لەبەرەوە وەزعی زۆر خراپ بوو، تەحملی تەیارەی فڕۆکەی ناکرد. و هەروەها الحەمدلله وەشکر من گەیشتمە ئامانجێکەوە بتوانم شتێکی بۆ بکەم، ئەوەش خەونێ بوو لە لای ئەوەت بێ لە لای باوکم بمنێژە. پرۆفیسۆر یەحیا دەلۆیی ساڵی 1943 لە کەرکووک چاوی بەژیان هەڵهێناوە و ساڵی 1959 لە خوێندندا پلەی یەکەمی لە سەراستی عێراق بەدەست هێناوە و دوای 3 ساڵ ڕووی لە وڵاتی ئەڵمانیا کردووە و لە ماوەی تەمەنیدا چارەسەری دەیان نەخۆشی دۆزیوەتەوە، بە تایبەتی لێبواری ژنان. ساڵی 2008 جارێکی تر گەڕاوەتەوە کوردستان و هاوکاریکی زۆری لە ڕووی زانستیەوە پێشکەش بە پزیشکان کردووە. لە کۆتاییدا هەفتەی ڕابردوو لە وڵاتی ئەڵمانیا گیانی سپارد و لەسەر وەسێتی خۆی تەرمەکەیان گەڕاندەوە کەرکووک و لە گۆڕستانی شێخ محەیدین بە خاک سپێردرا. کارۆن محەممەد کورساد نیوز، کەرکووک.